ڕژێم لە ئێمەی دەگرت و دەیکوشین، ئێمەش براکان خەریکی شەڕەچەقۆ بووین لەناو یەکتردا. مستەفا چاوڕەش لە کتێبی یادەوەریەکاندا دەڵێت لە بەرەبەیانی 9/6/1963 حکومەت هاتوچۆی لە ناو شاری سلێمانیدا قەدەغە کرد. دواتر سەربازەکان بەناو شاردا بڵاو بوونەوە و ماڵ بە ماڵ دەستیان کرد بە گەڕان. ئەو ڕۆژە تاکو ئێوارە خەڵکێکی زۆریان ڕەشبگیر کرد و هەزاران گەنج و پیریان ڕەوانەی حامیەکەی سلێمانی کرد. ئەوانەی کە گیران بۆ ماوەیەکی زۆر لە ناو حامیەکەی سلێمانی لە ناو وڵاخ و ئاژەڵدا زیندانی بوون. زیاتر لە 3 ڕۆژ نان و ئاویان نەدرایە و ئازارێکی جەستەیی و دەرونی زۆریان درا. ڕاستیەکەی ڕژێم دەستی بە پێشمەرگە نەدەگەشت، داخەکەی بە خەڵکی ئاسایی دەردەبڕی. کاتێک خەڵکەکە ئازادکران دەرکەوت کە دەیان و سەدان کەسیان گرتووە و شەهیدیان کردو. لەو ڕەشبگیریەدا زیاتر لە 150 کەس شەهید کران بێ ئەوەی بچووکترین تاوانیشیان کردوێت. ئەم کوشت و بڕاش بۆ ترساندنی خەڵکی شاری سلێمانی بوو. مامۆستا یاسین یەکێک بوو لە شەهیدەکان کە یەکەم وەرزشکاری سلێمانی و مامۆستای وەرزش بوو. ڕژێم لە ڕەشبگیری کوردەکاندا جیاوازی نەدەکرد کە ئاخۆ ئەمە سەربەدەسەڵاتی پارتیە یاخود سەربەدەسەڵاتی شیوێعیە. کێشمەکێشمی نێوان شوێعی و پارتیش لەسەر مەسەلەکان تەنیا پێشمەرگەی نەگرت بوویەوە، بەڵکو تەواوی چین و توێژەکانی گرتبوویەوە و لە هەموو شوێنەکان ڕەنگی دابوویەوە، تەنانەت لە خوێندنگاکانیشدا. محەممەد کەریم ئەو کات لە قوتابخانە دەمانچەیەکی بچووکی پێبوو. نازانم چۆن پارتیەکان زانی بوویان چوو بوون لە پۆلدا لێیان سند بوو. لەسەر ئەوە تووشی شەڕ و قڕەهاتین و بوو بە هەرا و دواتریش وەک هەمیشە بوو بە شەڕە چەقۆ. دەرەنجام چەقۆیەک بەرمن کەوت. ئەوەی کە چەقۆکەی پێبوو کاک ئاسۆی شێخ نووری بوو کە کەسێکی ناسرا و نزیکی خۆمان بوو. دواتر ئەکرەمی پورم لەگەڵ چەند برادێکی پارتی کردبوویان بە شەڕە چەقۆ. منیش چووم تاکو ناو بژیان بکەم. خەنجەرێک بەر قۆڵم کەوت و خوێنێکی زۆری لێ ڕۆژ. منیان ڕەوانەی نەخۆشخانە کرد. ئەوەندەی پێنەچوو ئەکرەمیشیان کرد بە ژووردا، بەڵام ئەکرەم زۆر خراپ بوو. خەنجەر بەرسیەکانی کەوتبوو، خوێنێکی زۆری لەبەر ڕۆژ. ئیتر هەردووکمان بە تەنیش دێکەوە خوێندراین. پارتیەکانیش وەک ئێمە برینداریان هەبوو، ئەوانیشان هێنا بۆ نەخۆشخانە و لە پاڵ یەکتریدا خەوانتیان. ئەوەی کە لەسەر شوێعی و پارتی شەڕمان دەکرد، هەم لە قوتابخانە و هەم لە گەڕک وەک براوا بووین و هەمیشە بە یەکەوە بووین. تەنانەت ئەکرەم لەگەڵ یەکێک لە بریندارەکانی پارتی بە منداڵی شیریان بە یەکەوە خواردبوو و برای شیری یەک بوون. ئیترە و کاتە ژیان ئاوا بوو، شەڕی حیزب برای لە براش دەکرد. ئێمە بۆ ماوەیەکی زۆر لە نەخۆشخانە ماینەوە. من خۆم 14 ڕۆژە نەخۆشخانە کەوتم. ئەکرەم برینەکەی قوڵتر بوو، زیاتر مایەوە. ئەمە دۆخی ئەو کاتەی سەرجادە و شەقامەکانی شاری سلێمانی بوو کە هەمیشە لەبەر حیزبایەتی دەبووە شەڕە چەقۆ و شەڕە خەنجەر و دواتریش ئاش دەبووینەوە.